ناشرينترین مامەڵە لەم زەمەنەی کۆتایی سەحوەی ئیسلامیە مامەڵەی براکان بوو لەگەڵ خوشەکان. کێ بە تۆی وتووە کە لە خوشەکەت بدەی بە زۆر خوشەکەت ئیلزام کەی بە حیجابەوە؟ کێ ئەم ئەمرەی پێکردووی؟ هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبینم ئایا ئەم ئافرەتەی کە ئەبەو شێوازەیە ئایا برای نییە، ئایا باوکی نییە؟ برا و باوک تەوجیهی لەسەرە، تەوجیهی مناڵەکەی ئەکا بەرەو چاکە، لەوە ئەچێ مناڵەکەی دز بێ هەتا مردن ئەم باوکە ئیشەکە لەسەرەوەی لە دزی دووری خاتەوە، نەک ئیقسای کات و ناو کۆمەڵگا لای بە. لەوە ئەچێت ئەم ئافرەتە خراپەیە بکە، ئەم باوک و برایە هەتا مردن ئەبێ هەوڵ بدەن لە خراپەکەی بگێڕنەوە، نەک ئیقسایکەن و کۆتایی پێبێن. ئەمە ئادابی ئیسلام، ئەمە ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. گەنجی موسڵمانی وامان هەیە لە ماڵەکەیە هەموو ڕۆژە شەڕ و شۆڕە لەگەڵ خوشکیا و لەگەڵ دایک و باوکا و لەسەر شتانێک لەناو دینە، شتانێکی گەورن، بەڵام ئەم ئاداب و ئوسلوبەی ئەم ئاداب و ئوسلوبی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم، ئادابی ئیسلامی نییە، لە فەلسەفەی ئیسلامی نەگەیشتووە. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتی شکۆیە، شکۆ بۆ گەورەکان دائەنێ، بەڕەحمە لەگەڵ زەعیف و لاوازەکانە. خوشەکان پێویستیان بە تەوجیهات هەیە، نەک پێویستیان بە کوشتن و بڕین هەبێ، پێویستیان بە ڕەوشتی برایەکی وەها هەیە بە نەزەراتی چاوی ئەوان تێبگەێنێ کە چی ئەوێ، نە بە قسە و نە بە دەمەدەمەی زۆر. بڕواکەن برای وا هەیە ئەڵێ فیرعەونە ئەوە نە خراپەکارە، ئەوێ ئەم خوشکەی خۆی وەکو ئاسیاوە هابێ، ئەخە دە تۆ خۆ تۆزە چاکە، هەموو ئەخلاقیاتی شەڕ لە تۆیە کۆبووەتەوە بەتەمای بە زۆر ئیلزامی خوشەکەت کەی. نا، ئەمە ئادابی ئیسلامی نییە. ئادابی ئیسلامی پەخشی مەحەبەتە بۆ سەر دەوروبەرەکان. ئێمە ئەبێ لە ئوسرە تێبگەین، ئەبێ تێبگەین کافران بۆ هەموو کۆبوونەتەوە پەلاماری ئوسرە و ماڵەکان ئەدەن، ئەزان هێزی ئومەت لەوێوەیە. ئەی ئێمە بۆچی ئاوا کەم تەرخەمین؟ ئەمە یەکێکە لەو بوارانەی کە بەداخەوە ئەڵێم کەمترین ڕێژە ماوەسانی ئاینی قسەیان لەسەر کردووە، کە ئەبێ جەنگی لەسەرکەین، ئەبێ شۆڕشێک بەرپاکەین، ماڵەکان زۆر تۆکمەکەینەوە، براکان بە معنای کەلیمە برای یەک بن تا لە برایەتی ئیسلامی تێبگەین، برا و خوشەکان بۆ یەکتر بتوێنەوە هەتاوەکو تێبگەین ئیمانداران چۆن لەگەڵ یەکترا مامەڵە ئەکەن، وەکو ماڵەکان مامەڵە بکەن. خۆ ئەگەر نمونەی ئەمڕۆ بکەینە برایەتی ئیسلامی و بڵێن برایەتی ئیسلامی وەکو براکانی ئەمڕۆ خوشکانی ئەمڕۆ بێ قوڕەکرێ بەسەرمانە، وەکو ئەمڕۆ دەرەچین کە ئەوە پەرتەوازە لە هەموو عالەمە هیچمان بە هیچ نابێ. ئومێد دەکەم هەر یەکێک لە ئاستی خۆیەوە بەسەر خۆیان بچێتەوە چاکی چاکتر بە خراپەیەکت کردو بەرامبەر برە خوشەکانت، یەکەم داوای تەوبە بکە لە خودا، دووەم چارەسەری گرفتەکانت کرد.